گردەیەکی زۆر ناخۆش و کاریگەر لە کوردستاندا ڕوو لە زیادبوون دەکات. ئەویش گەنجەکان هەوڵی خۆکوشتن دەدەن. هەزارەها پرۆگرام تایبەت بکەی بە گەنج هێشتا هەرکەمە لەبەرەوەی گەنج سەرمای ئەو وڵاتەیە. ئەم پرۆگرامە تایبەت دەکەم بەوە دەبینین لە ئێستادا گەنج هەوڵی خۆکوشتن دەدات و گەنجی وا هەیە تەنها بیر لەوە دەکاتەوە کە مردن هەموو چارەسەرێکە بۆ کێشە و گیر و گرفتەکانی ئەو گەنجە. خۆشەویستان، لەو پرۆگرامەدا باس لەوە دەکەم هۆکار چییە؟ گەنجەکانمان بیر لەوە دەکەنەوە کە خۆیان بکوشن یاخۆت هەوڵی خۆکوشتن ڕۆ و زیادبوونە و شتێکی تریش هەیە لە هەر لە ناو پرۆگرامەدا دەمەوێت لە گەنجانی بەڕێز و خۆشەویستیە و وڵاتە بکەم. گەنج بۆ لە ناکاو دەمرێت. شتێک وای کردووە کە لە ناکاو مردنی گەنجەکانمان ڕوو لە زیادبوون بێت. هەمومانەوە دەزانین کە مردن بەدەستی خاڵقە، بەڵام مەخلووقەکانیش وەکو جاران نین. جاران ئەو هەموو گەنجە بەو شێوەی ئێستا نەدەمردوو و هەوڵی خۆکوشتنیشی نەدەدا. لەو پرۆگرامە پرسیاری ئەوە دەکەم بۆچی هەوڵی خۆکوشتن لە ناو گەنجان زۆر بووە. دەمێ بزانم گەنجەکانمان وەڵامیان چییە و چارەسەرێکش بۆ ئەو ڕووداوە ناخۆشە کە لە ئێستادا لە کوردستاندا بەرەو زیاد بوونە. لەگەڵم بن. شکارت بووە وەڵی لە خۆی بەسیاد عیبینی خۆی بەسیاد. پرۆگرامەکەم تایبەتە بە هۆکاری خۆکوشتنی گەنجان. ماوەیەکە بە تایبەت لە کوردستان هەم مردنی لە ناکاوی گەنج زۆر بووە و گەنجی زۆر خۆی دەکوشێت. بەڕای جەنابەت دەبێ هۆکارەکە چی بێت؟ بە قورئان کوشتن هیچ هۆکارێک ئەوە ناکات. نیسان ئەگەر مسلمان بی و ئیمانی هەبی نابێ ئەو شتانە بکە. وەیە بەڕاست پێ برێم گەنج خۆی دەکوشیتن، یعنی گەنج خۆی دەکوژی لەوانەیە هەندە شتێ لۆی جێبەجێ نەکرابی ئەوە عالی نییەوە کوشتن. هەندە شتێ لە ژیاندا لۆی نەکرا، لەوانەیە شتێکی خۆشێکی خۆی بین لۆی جێبەجێ نەکرابی، لەوانێ ژن هینان بی ماربی عەزە چ خۆی بیتن عەزە خۆشەویستە چ خۆی بی لۆی نەکرابی بەس خۆکوشتن هۆکار نییە با پێ درێ. چارە سەر نیە عالی نییە بەڕاست پێ برێم ناوەڵە چکە هەردوو دنیای دەچی دنیای قیامەتی دەچی دنیاش دەچی ئێوە هۆکار ئەوەیە دەبی ئینسان سەبر و تەعاملی هەبی لە هەندێک شتەیە دەبی ئیمانی بە قەوت بەهات چکە دنیا خوای گەورە ئەوهای دنیای دروست کردە خۆشی دەبی ناخۆشیش دەبیتن. گەنجەکە ینی کە خۆی دەکوژێت تەنها لەبەرەو ئەو حەزانەیە کە لە دنیا هەیە شتێ لە دنیا لۆی جێبەجێ نەکرایم چین ئاشتەکە بۆ کە عەزی لێ بوو لۆی نەکرایە ئەو هۆکارە هەر بژاردێ بەس ئەو کارە بەڕاست چارە سەر نییە با پێ درێ غەرەتە. باشە دەبێت تۆ گە شتێکت بۆ جێبەجێ نەکرای سەر خۆ دوکشی نابی ئەم زۆر شتێ لۆم ئەوە نەکرا ئەدەفکە ئەو کارم نەینێتە جێ. وەڵی هەندە شتێت عەزم لە خانی بۆم نەکرا یا عەزم لە شتێکی بۆ بۆن نهاتە جێ ئەو کارم هەر نەبژاردێ خۆم بکوژم سەبرم هەبووە دوایە خوای گەورە زیاتر ئیشەکەی لۆ من جێبەجێ کردیا هازە خانی بوو. وڵای عەزم لە خانێ بە زۆر خوانێ کردە قسمەت دیارە حکمەتە چ خۆی تێدایە خانیت نییە ئێستا کرێچیمە ئارێ وەڵا لە 2002 زاوات تا ئێستا بەس ئەوەش فەزلی خوایە و هەموو شتێک هەر هەبوو نابێت چەند جەناب ئەمن وای لە 72 گەنجی باشە تو 13 ساڵە کرێتی و حەزی شت لە خانیە زۆر شتیە بەران دەبی خوای گەورە بینتە جێلت شتیش بەڕاستی بە عراری خۆشە بەس ئێستا بە عرامی زۆرە بەزە من نایکم ئەمن شتێ ئێستا دەمێ ئەو ئاوام بکڕێ بە 2000 برێن بە سەمیە 1000 دێخمە سەرێت بە چار دەی دەمێ شتە هەیە دەیکە هەیە زۆر کەسێ دوو لە شتی دەکە بەزە من نایکەم ساری ئاوی دیارە ساری ئاوی دیارە بە 2000 بە 750 خێرە لێشی دەکڕن خەڵک لێم لێش دەکرێ هەیە بە کابرا بە درۆ زۆر شتێ دەکرێ ئەم نارم ئێستا زۆر شتێ بە درۆ دەکەم بەزە من نایکەم ئێستا لۆ ئەمان بە ساعتە کابە لە پڕەچ دەبتە ئەوەک لۆ وڵاتێن کۆرە بابەخەت لێ کۆرە بزانە بە لە پڕەچی لە پڕەچی دەبتە سارە و خانی و پارە و خەسر و لە خیانەت ئاشعاز لە شتی خراپ لە درۆ خیانەت لەوی دەکە لەوی دەکە لەوی دەکە دەبتێ زۆرە و حاڵەتە لە پڕێک بتە کوڕێک ئەوەی کە ڕوودێ ئەمز بەجێم لێ بە زۆر هەرزە دە ڕۆژانە دەبیستی لە تەلەڤیزیۆن لە فەیسبوک لە ئەتەرنێت
ئەم جارێک کەش لەگەڵ جەنابەت هەم مقابل بەرێ ئێستا 50,000 بەرمیلی ئەو کاتی بە چەندی بوو 100 بدەم گۆ زۆرە ئێستا هاوینێ بە 150 لە ساعی ئارێ وڵاوە دستاندا بێ دەبی بە قۆرعان ئارێ وڵی بە تەمای خۆی هەمومانەکانمان گرانیشت گوارێ وڵایی گرانیە ئەوەی کە بۆ نمونە پارێ ئاوێ بدەی پارێک کارەبای بدەی پارێک کرێخانی بدەی پارەی مەسرفی بدەی دکتۆرەکان هەر خوا ڕمیان پێ بکە بە گەورەی خۆی وەرە وەڵی کورە یەک دەچەکنی ڕاستی مساعدە و خاترن هیچ ئارێ وڵا بڕێز کەسی نەخۆش ئەمن ئەرێ وڵا خێزانم ئێستا لە نەساغە وڵا تووشی وڵا ئینزیلاقی سی بە عیلاج وڵی بردمە دکتۆری بەس هەر عەبی بخۆ دەرە عملیات بەس ئەم لە ڕاستی عملیات بەم نەزەعەت نییە ناوڵە نەزەعەت نەزەحەتیشی هینا پێ دەکرێت لە بۆی بکەین ئارێ وڵا دەیکەم بەس هەمووشتی بۆ پێشکەش دەکەم خۆشم نەک پارە بەس نەزەعەت ناینی بەڕاستی زۆر کەس کردی نەینە چۆکم دێشی بەڕاستە تا بکرێ عیلاج تەبیعی دەکەم باشترە چکە عملیات نەزەعەت کاسبەکەی جەنابەت زۆر پیرۆزە من دەستخۆشیت لێ دەکەم بەڵام چار سارە بەڵام بە ئاو فرۆشتن دەتوانانی ئەو جۆرە عملیاتە گەورانە بکەیت بە قورعان ئەیچ بکەمەدی دەبی بیکەم یان یارمەتیان با هەیە لە خوای بە زیاد برێمنیتم هەیتم بە شوێکە ژانی خۆم پێ جێبەجێکەم لە خوای بە زیاد محتاجی دەستکەش نیمە لە خوای بە زیاد ئەمدوریلا باشە وەکو کەسێک کە ڕۆژانە لەو بازارە زۆر زەر جەنابەت دەبینم خەریکی ئافرۆشتنی لاوەک ڕەنگە 250 دینار خێر بکەیت بەڵام ئەو شتانەی کە حەزیشت لێ بووە سەرڕای هەموو شتانێک کە حەزت لێ بۆ پێشی نەگەیشتی بەڵام ڕۆژی لە ڕۆژان بیرت لەو شتە خراپە نەکردێتەوە خوای بە زیاد چی بەو گەنجانە دەڵێ قورعان ئەمن دەرم ڕێزمێ لە هەموو گەنجی کوردستان لۆ دەرەوە کوردستان برێ قەت ئەو فکرێ بە هەر نەبژێرن ئەم زۆر شتێ ئەستام لە ژیانی خۆمدا دوو فکرم هەربژاردیا خۆ کوشتن خۆ کافر نەبی ئیسانە و دنیا دوێ شتێ بژێری بەستی خۆ نەکوژی کافربوونی شە نەبژێری چکە شت یەک جار دێ کە ناگەڕێتەوە گەنجی بیانیە لە وڵاتەکەمان ئیژەکات بۆوان ئیژەیە بەس بۆ هی خۆمان ئیژ نییە یعنی کی خۆمان تااقەتی ئیشی نیە و ئیشی پێ ناکرێ بەس بۆ بەنگلادیشی دێ لێرە ئیژەکات یە خۆمان نایکە و ئیشە ناکە نایکاتنی خۆمان واللهی بڵم لۆ نایکە یعنی ئەو ئیشی ئەو پێی ناکرێوەکو ئەو باشە چییە بەنگلادیشی ئەوی خۆمان پێی ناکرێ ئیشەکە وا قورسە ناوەڵا قورس بەس ئیشکردنین ئەینا ئیش لەخوای بە زیاد ینی با ئەوە هەیە بەشی خۆت ئیشکەی بەس کابرا تۆ تا یەکی شەو دوی شەو نەخەوی بەیانی سەعات 12 لە خەو نام چیش دەکەی ئەمە ئیشی مۆبایلەکەم ئێستا کۆمەڵە گەنج لەو بازاڕۆنە باز لەوەش دەکرێت دەرێن ئیشەکە لاوازە باشە بەعام لاوازە باشە ئەگەر ئیش لاواز بوو بۆ نمونە ئەو گەنجانەی کە لەو بازاڕان ینی ڕۆژی ئیشیان نەبوو ینی دەگاتە ئەو ڕادەیە کە گەنج بیرەوە بکات و خۆی بکشێت ئەوە نیشان بێدەسەڵاتیە تۆ لەو ینی ئیمان لەو دنیا و لەم دنیا لە دەست نامێنێ یان بەبێ ئیمانی دەمری عادی هەموو شتێک سەبری دەبێ ئەی سەبر تەحمل دەبێ هەموو شتێک خوا بە ئەوەیە کات بۆ داسانەکە کەس نییە بۆ نمونە نێزیشی و گەنجانە پێیان بڵێ کاکە ئەوە غەڵەتە ینی دەبێت کەس نەبێ با هەیە بەزیترەوە گەنجی ئێستا بۆ خۆ دەزانی کووە دڵێن هەیە لە فەیسبوک بۆ نمونە پۆستەشی دەکاتن دەرێ من مردن حەزم لە مردنە و نازانم ئەو نەوەشتانە لەناو گەنجان یانی بە مردنی خوای بمری نەک دەست بچێتە ئەوەی خۆت هەموو شتێ بە مردنی خوای دۆ ینی باشە شتێکی دیکەش ئێستا زۆرە مردنی لە ناکاوی گەنجان بۆ نمونە گەنجەکە هیچ نەخۆشیێکی نییە لە ناکاو دەمرێت هەموو بیرکردنەوەیە بیرکردنەوە ینی بیر لە خۆی دەکاتەوە بیرکردنەوەیە ینی لە ژیانی خۆی دەکاتەوە بێ پارێ بێ ئەوەیە ئای تووشەوە حاڵەتەیە بێ بڵێ زۆر کەس هەیە بێپارە بوو بەڵام تا ئێستاشی چی لێ نهاتووە ترەوە گەنج ئێستا وەڵڵاهی بڵم کووە پێشانوانە بوو ناوە پێشانانی بەس نانێوارە دەبواە شکر بووی بەس گەنجی ئێستا کاکە ینی ناوەڵاو تەحملی سێ منداڵمێ گەنجن وڵی گەورەکان 17 ساڵە بەڵێ درێژبی ئیش دەکاتن یان تەڵەبێ تەڵەبن باشە چۆن هاوکاری و گەنجە دەبی بۆ نمونە لە ڕووی مادیەکەوەنا وەکو باس کرد هەمومان مەسەرەن دەبینین وەزاکە خراپە بەڵام لە ڕووی بیرکردنەوە تا چەند هۆکار هاوکاری بووی بیر لەو جۆرە شتانە نەکاتەوە وڵایە من بۆ خۆمار کوڕی خۆم وەختی کەنیتی نەی بوو لە خەوی بووم سەیەکەم هەستام سۆندێڵ واسی بۆ خەریب خۆی بکەنکێنێ ینی ڕاست پرای کەوتم
تەما بچی بکە ئەوە سۆندەی واستی بۆ خۆی بخنکێنێ کوڕی تو ئارێ وەڵا والله نا هەر بەبێهەوە بەبێەوە 16 ساڵیشە ئارێ وەڵا هیچ کێشەی هەبوو هیچ کێشەیەکیشینە وەلا سەر بەخۆ ینی جەنابەت نەگەیشت بای خۆی دەکوشت ئارێ وەڵا لاقی بگرت ئارێ وەڵا خۆی دەخنکەن خۆی دەکوشت ئارێ وەڵا باشە پێت نەگۆ لە بەرچی هاوەتەما هەر لە خۆی لە ژیان بێزارم یعنی لە هیچ شکەم نییە ناوەڵا ئەگەر ئەتوو بێ وەکو گەنجە حەزم لێ قسەم لە بۆ بکەین باشە چۆنی سەحەت و چۆنە دەگەڕێم وڵات بەس مەڕۆ توخوا تەمەنت چەندە تەمەنم 24 25 ساڵێک 24 ساڵ چیش دەکەی هەناو موبایلان مۆبایلان ئیش چۆنە وەڵی باشە و خراپە و وەسەتە باشە ماوەیەکە گەنجێکی زۆر هەوڵی خۆکوشتن دەدا وەکو گەنجێک دەمێ بزانم هۆکار چیە گەنج بۆ بیر لە خۆکوشتن دەکاتەوە بە قورئان تەمەشا دەکەی کار و کاسبیەکەت بۆشی جاران نمایە کار و کاسبی نییە تەمەشای گەنجان دەکەی وەڵی وەرە بە عام لە بازارێ تەمەشای بەرچیان کە 100,000 شوێنێ 50,000 شوێنیە کابرا ئیسام یەک بخۆم ساحب ژن و مندارم کرێ چیمە ساحب مندارم دێم ێرکوان لە سپێنێ تاوەرە غار بەخوای زارێ 10,000 پێیان ناکرێت لەو بازارە ئەو ڕوودەسی دەشگەڕێ کابرا لە دوو ئیش و کار و کاسبی دەگەڕێ هەر ئەوەی دەسێکنی کابرا دەرێتن بڵە ئەمن ئامۆزای خۆم لە کنایان شاگردی خۆی هەتا هەتا ینی ناز خزم و ناساوی خۆی هەبی پێویست حەز ناکە بێگانە گشتفادەی لێ بکە وایە ئێمەش هەمومانوانین هەمووان بیر ناکەینەوە وڵی بەشەرە تا بەشەر ینی فەرق دەکا بەس عام نییە شتەکە بەس ئەو شتە زۆرە چیش دەکەی جەنابەت هەمیشەر لاو مۆبایلە نشی مۆبایل دەکەین مەکتەبت تەواو کردی جەنابەت دەخینم ئێستا ینی علیان تازە هاتیمەوە ینی لە ئیمتیحانی هات یەکسەر هاتی ناوی شەکەی خۆ بەڵێ ئەو پرسیارم لەو دوو بەڕێزە کرد گوتم لە ئێستادا هەندێک گەنج هەن بیر لە خۆکوشتن دەکەنەوە و بەخۆشمان دەبینین ڕۆژانە گەنج هەوڵی ئەوە دەدا کە خۆی بکوژێت دەمێ بزانم لە زاری جەنابیشت هۆکارەکەی چییە بەخوای کێشەکەی چێ ینی هەمووی بە سەراعەت پێت برم هەمووی بوویتە پارە ئیشان نییە برای لەگە برای تەبانە نەکەس هاچێ ماری کەس دەکانە سۆز و معیبەت و خۆشەویستی ینی شتە نەمایە کە ئەو شتانەش نەمینێ بەڕاستیت پێ برێم تێک دەچی کە تێکش و چانە بێستا عالیان ئەو وەزعەکەی ئێستا ئەوهای لێهاتیە نەیشەکەی نەکار و کاسبێ نەیسەگ نییە طبعاً هەم مرۆڤیش کەتەو عاڵەتە یعنی زۆر شتی غەڵەت بە مێشی دادێ و ئەو عاڵەتانە ڕوودەدا ئەگەر ئیش نەبوو ئەگەر پارە نەبوو بۆ نمونە تو با پارەت لە بەرچی نەبی یعنی چی ئەوڕۆ پارەت نی ڕەنگە بەیانی پارە دەبی ڕەنگە ساڵەچکە پارە دەبی یعنی دەگاتە ئەو ڕادەیە تو فکر لە خۆکوشتن بکەیەوە وڵی تا ئەوجە ینی مرۆڤە تا مرۆڤ فەرق دەکا هەیە زیرەکانە فکر دەکاتەوە هەیە ناگاتەوە عادێکەوە فکرێ بکاتەوە تووشی غەڵەت دەبێت چۆن فکر دەکەوێت وڵی هەر وەکو خەڵکەکی ئاسایی زیرەکانە بیر دەکەیەوە یاخود ئەو بابەتی کە ئەو حاڵەتێکە لەسەر بەشێک لە گەنجان هەیە کاریگەری لەسەر جەنابیشت هەیە ئەی بەتەئکید بەزانی مرۆڤش دەبی بەخۆی بیر بکاتەوە نەگەیانی شتێک بکە تووشی هەڵە بیتە ئەی چۆن ئەلێرانە قەنەعات نمایە ئێستا برادری خۆتە ئێستا تەمەشا دەکا هەیتی دەڕوا هەیتی تەمەشا دەکا خەفەتی دەخوا بخۆی نیتی ژیانەکە بخۆی ئێستا وای لێهاتیە ئەوڕۆ هەموو شتە قەنەعات شەرتە ئەوڕۆ ئێستا لەو زولفە ئێستا هەموو شتێک بوویتە پارە برادری خۆتە لەگەری دەڕۆی دەسوڕێەوە ئەو هەیتی تو خەفەتی پێ دەخۆی ژیانەکە وایە کابرا ناستە فۆرمی حەسادت بردن عسادەتە هەمووی عسادەتە ئەوڕۆ برا لەگە برای ساغنیە لۆ چکە هەیتی بەخۆی نیتی ئەم لێ بێ پارەیە کاکە ئەو ئەوێ قەنەعات نمایە بەیزنەوەش ئەوڕۆ هەموو شتێک بوویتە پارە هەموو شتێک بوویتە پارە بەخوای برای خۆتە نەدبی قەشمەڕت پێ دەکات با پارەمان نەبی پارە ئێستا ئەو زولفە ئێستا هەموو شتەکە بە قورئان قسەکەت پێ برێم ئێستا من یەک گرنجم لێرکوانە هەموو برادر من ڕاستە لێرکوانە وەرە با ڕوعبەکەت پێ نەبی بەخوای بخن چێتێ نەکەس ڕوعبەکەت ناداتێ ئەو ڕوبعەت نەدەنێ ئەگە ئەو ڕوبعەت نەدەنێ دەبی خۆت بکوژی مەسەلە خۆکش ئێکاکە دەوەرە تو علە شروع مندانە میسال نمونە دێنمەوە لەسەر خۆمنا میسال ئەم کابراایەکەم سەعب ژن و منداری میسال خێزانداری بەڵێ سەعب ژن و منداری عفوم دەکەیت خوا تەمەنەکەت گچکە نییە 24 ساڵ بۆ نمونە بەس مەسەلەن خۆت تەکوین کرد ئەمە ڕۆیشتم چوومە ئەوروپایی بەڵێ بەتەمانە بووم بێمەوە ڕۆیشتم زۆر جاران لێمدا زۆر زار لێمدا دەرنەچوم ئەستام گەڕامەوە ئەستام خێزانم پێگەینە منداڵی شتەیە بەڵێ چەند منداڵتەیە یەک مندارم دەمەنی درێژ بی ئیشاڵڵا بەئیشکردن لەناو مۆبایلان و بەو زروفەی ئێستا و بەو بارودۆخە خراپە و نەبوونی پارە و بارودۆخی ژیانە چۆن دەسوڕێت وەڵای زۆر قورسە بەڕاستی زۆر قورسە یا سووریا عەرەبە
يعني هسه مطعم هموي سوري وعربة هذه إيشان نيشتي هموي سوري عربة إيشك هذا ناوى نايدا ناوى نيخومن يعني باش إيش هذا ناوى تەماشا شێو گەنجێکە تەماشا چۆنی کاکە کوی عربية عربیەت و عربية باشە بەڵام ئێستا ئەوە ئیشتەکە یعنی ئەیبی چییە پێی ئەو ئیشەی ناکە یا ئیشەی ناکە ئێستا دانی ڕۆژێ لە خۆی 15 زاری پێیا دەکە بەس نایکە شغل 10000 10000 10 دينار 10000 نعم الله نعم والله الحمد شنو شغل شكو يعني شلون شغل اكو لو لا ما في شغل ماكو ما في شغل ما في شغل ما في ما في شغل كاكي ساوا 10000 ديناري هي دەژری ئیش نییە بەڵام ئیدی قەنەعاتی بە دازارنارەکەی خۆی ئەگەر قەنەعاتی بێنە بەڕەنگە واز ئەوڕۆ ئیش لێکردن هەمووی تە چاو لێکەری دەرەلەوە منەوە ئیشێ بکەم لەوە ئیشێ بکە ئەوڕۆ هەمووی ئەوەیە باشە هەمومان دەبیە مەزەنجیم بین نابی ناخواهای دانایە فەقیری دانایە دەورومەندیشی دانایە بەس گوتت بە دەردی خۆت گوتێنێ تازە قسەش جوانت کرد گوت دەبی قەنەعاتی لە خۆت دروستکەی قەنەعاتت نەبی ڕۆژی 100 دلاری ئیش کرد لە زروفەی ناژی بەڕاستی پێ برێ ئەگەر قەنەعاتت نەبی دەبی وە بکە یعنی ژیانەکە وایە یعنی خوایە زۆر شکر 100 شکر پێش هەموو شتێکی دەبی قەنەعاتش لە خۆت دروستی ئەتو بەڵێ کرێخانەکە چەندە 100,000 بەڵێ باشە کرێکە باشە بەڵێ بەڵام ینی ئێستا من بۆ نمونە بەشێک لە گەنجەکان ینی لە ئێستادا بۆ تەنها بیر لەوە دەکەنەوە ئەگەر نەگەیشتنە ئەوروپا یەکسەر ژم بینن باشتر نییە ئەو گەنجە بگاتە تەمەنێک خۆی تەکوین بکاتن ئەم ڕاستێکت پێ برێم ئەمن گەنجەکەم میسالن هەرزەکارم تازە پێرا دەکەم ڕاستە ئێت و پارەت پێ نەبی ئیشت نەبی ئێناچا بەگە برادران دەکەوی تووشی شتی خراپ دەبی تووشی زۆر مشاکیل دەبی تووشی زۆرشی دەبی ڕاستەکەت پێ برێم ڕاستی یعنی ژنینان وای کرد لە زۆر شت دوور بکەویەوە لە خوای بەزیادی بالفعل بڵێ لە زۆر شت لە زروفەی یعنی دەتپارێزی باشە بەڕاشکاوی وەڵامم دەوام توی بە ئەوروپا نەگەیشتیە بازارەکەش لاوازە و ئیشت کەمە قەت بیر لەوە کردوتەوە وەکو گەنجانێک کە هەند دوور لە جەنابەت خۆت بکوژی ئەو ناوشکرێن نەخێر نەخێر بە کورتی پێم بڵێ چی بۆ گەنجانە دەڵێ کاتێک دەڵێن ئیش نییە پارە نییە بۆ نمونە باری داراییان خراپە یەکسەر بیر لەوە دەکەنەوە خۆیان بکوشن وڵی ڕاست برێم قەنەعەت لە خۆیان دروستکەن هەوڵدان هەوڵدان باشە لە ژیان دایمە شتەی خراپ نییە هەوڵ دەی لە ژیان زۆر باشە لە هەوڵدانیش بەردام دەبی جەناب بالفعل دێمە لای جەنابەت قسەی زیاترت هەبوو دەدوست بکەی وتت خواوە های دروست کردووە هەموو نابێ دەوڵەمەند بێ و هەمووش نابێ فەقیر بێ باشە بۆ نمونە ئێستا ئەمە برادەرمان هەیە ڕەنگە پارەیەکی باشە پارەیەکی خەیاڵی هەیە پارەیەکی زۆری هەیە بەڵام ئەو ڕەنگە لەمە زیاتر مادی بێت یاخود مەسەرەن لە بابی یا لە باپیری لە بۆی مایتەوە ئەمەش ئیشەکمانی ڕۆژانە 15,000 دەبێ ئێمە چاو لە بکەین وای ڕاستە زین کۆ بخۆی ئەتو ئێستا دەبی قەنەعات دەبی دەبی قەنەعاتی دروستکە تو ئەبرێ هەر ئیژنێ کاسبی دەبی عەول دەی ڕۆژانە بە خۆمان دەبی دروستیکەین یان دەبی بۆمان دروستکەین نا بەخۆمان دەبی و قەنەعەتەی دروستکەین ئەتوە ڕۆژانە لە مارێدانیش و برێ بێ ئیشم و هە لە مارێدانیشی نابی دەبی هەوڵ دەی لۆ ژیان ئەو ڕۆگە هەوڵ نەدەی بەڕاستی یعنی ژیان ناتانی بگوزارێنی ژیانەکە بخۆی ئەو هاالەیە عول نەدەی ناتانی بەڕاستی پارش ئەوە نییە برێ لاخی پێوی بێتە ناو بەرکت بخۆی وایە دەبێت و عول دەی ڕۆژانە ژیان ئەتۆ ئەو کاسبی هەیە دەبی بیکەی دەبی بیکە ئەگەر نەیکە یعنی ژیانەکە ناسوڕێ بەڕاستی ناسوڕێ ئەمە زۆر جار قسەیەک دەکەم ڕەنگاندێک گەنج لەو قسەی من دڵگران بن بۆ نمونە دەبینین لە زۆربەی وڵاتان گەنج سەرمایەکی گەورەی ئەو وڵاتەیە زۆربەی شتە گەورەکان لەسەر دەستی گەنجەکانیان ڕوودەدا بەڵام بەشێک لە گەنجەکانی ئێمە یعنی وەها ڕاهاتون کە شتەکانیان بێتە پێش یعنی بکەوتە ناو دەستیان ئیدی بە کەیفی خۆیان تەسەڕفی پێ بکەن بە خۆیان هەوڵ نادەن لە بۆ خۆیان تەکلیف ئەوێ شتەکە لێرانە ئەگە تۆکە بەخۆت هەوڵ نەدەی چتکولۆت دێ وایە ئەتوەگە کاسبیە چینەکە یان ئیشەک نەکەی کابرا خۆ ینی دەست ناگری بێرەوەرە و ئیشەمێ ماژە 500 دلار دەمێ ئەو گەنجانە دەیکەن ڕاستەیان غەڵەت هەمووی ڕاستە ئەوەی ئێستاکە قسەیان کە ڕاستە ئەوانەی ئەو گەنجانە دەکەن بۆ نمونە ئیشی نابی هەوڵ نادە ئیشک بە یەکسەر بیرەوە دەکات خۆی بکوشێت یان چۆن بیرەوە دەکات تۆ خۆی بکوشێت نا ئەوە غەڵەتە 100% غەڵەتەوە ئەوە لێرە و پێیان دەرم لە خۆیان هورەی بینەوەکنە خۆیان لە خۆیان بە خۆیان دابچنەوە ئیشێ بکەن لە خۆیان خۆچ کابرای گوتن هەم کەس لە نەبوونی و هەبوون بووە وایە کابرا هیچی نەبوو ئێستا هەبوونە هێنیتی ئەزە زروفەکە والی ئێستا زین چیە یەک شتت پێ برێم قەنەعەت نمایە بە هیچ نەوەعشی دەست خۆش بێ ئەو قەنەعەتە دەگەڕێتەوە بە قورئان دەبی بە خۆت هەوڵ دەی کە لە خۆت قەنەعەت لە خۆت دروست بکەیت چۆن هەوڵ بدەین ئێستا بۆ نمونە ڕەنگە چەندەها گەنج لەو کامێرایەوە سەیری جەنابەت دەکەن دانێ بزانم گەنجی چۆن تۆ چۆن تێیان دەگەینی کە هەوڵ بدەن وەڵا کوتیان دەکەم هەر وەکو خەڵکەکی ئاسایی کە لەو بازاڕێ کابرای کاسبی دەکا هەیە 100 دلاری هەیە قەنەعەتەکەی نیە هەیە 10,000 هەیە قەنەعەتی بەو 10,000
هەروەکو خەڵکەکی ئاسایش ڕۆژانەی خۆی ینی بەردەوام ڕۆژانە ئیشەکەی خۆی دەکا و ئەو کاسێ پێدا قەناعەتی پێ و بژێوی خۆی یعنی دابین دەکا 800 دلارێ بژێوەکەی پێدابین ناکرێت لۆیە شەر دەوەیە هەموو مرۆڤەکە هەموو بەشەرەك دەبێ قەناعەت و ئەوەی خۆی دروست کاتنەوەی بتانی ژیانە سەرکەوتو بباتە سەر قەناعەتت هەیە الحەمدولله وەکو ئەو گەنجانەی کە باسمان کردن بیرت لەو جۆرە شتە خراپانە نا هیچ کاتە چونکەوە ناشکریە ئەگەر یەک ساڵ بێپارە بی وا دەکەی نانا چی بۆ گەنجانە دەڵێت والله هیوادارم بە خۆیان دابستنەوە ئەوها بێ هیوانە بن لە ژیان ینی بێ ئەمە بێ هیوایە و بێ ئەمە لێ ینی چۆن بڵێ دەست لە خۆی بەردەدا لێ هیوادارم وانەکەن بە خۆیان دابستنەوە و بیر لە ژیانە خۆیان بکەنەوە جەنابەت جێت لە زۆربەی قسەکان بوو دەمێ ڕێکی جیاوازی تو بزانم ینی ئەو قسانێک کە ئەو گەنجانە کردیان هاوڕای لەگەڵ قسەکانیان بەڵێ وڵا هاوڕام لەگەریان بەڵێ زانی چیا دیانەوانە هەریەکە و بیر و باڕۆچیانەیە هەرێکە و فکرەچیانێ هەرێکە و قسەکردنەچیانەیە لەسەر لەو مەوزوعە بەس بەشەر قەنەعاتەکەی زەعیفە بەڵێ هەمووی تەنها دەگرێتەوە قەنەعات لە ئێستادا کاریگەری لەسەر دەرونی و کەسە دروست ناکات بەڵێ دروستی دەکا مەسەلەن میسالە هەنێ مەسەڵەن خەڵک گەنجەیە ئیژ ناکە هەزار شتی جوانی هەیە بەس گەنجەیە هیچی نییە یعنی سایب ژن و ماڵە ناتانی خۆی پێ بەڕێوە باتن و ناتانی ماڵ و منداڵەکەشی پێ بەڕێوە باتن یعنی خەڵکەکە قیچە قەنەعاتەکە گچکە بووتەوە خەڵک قەنەعاتی نماوە لای لە ژیاندا قەنەعات زۆر شەرتە ئەتو کە قەنەعاتت بە خۆت نەبوو قەنەعاتیشت بە ئیشکارەکەشت نابیتن یعنی بەڵێ ئێستا گەنجانەی لێرەنا ئەوانە دەرێت ئەم ڕۆژێ 10,000 پیادەکەم لە بۆ ئافرۆشتن ڕاستە 10,000 پیادەکەی بەس 10,000ەکە نابتە هیچ ینی 10,000 نابتە هیچ 10,000ەکە نابتە تو ڕۆژانە لێرە ڕۆژانە لە سبێتە ئەوارێ 10,000 دەخۆی 10,000 دەخۆی ئێستا من شخصی خۆم تەنیا سایب عایلەشم 10,000 دەخۆمەتە ئێوارێ لەناو مۆبایل هیچ دەکەیت بەڵێ ناو مۆبایل دەکەم دەستگێڕی ینی لە دەستان مۆبایل بەڵێ دەستگێرم ئەوەی ئەو برادرانە شار وەکوانە ئیش دەکەم کار دەکەم بە قورعان ئیشەکە باشە هەنی ئیشەکە وەسەتە ینی برێن باشە باش نییە ینی بەس باشە وەسەتە ینی بخۆ بڕۆیەکەیە بەڵێ ئەوە نییە تو دانیشی برێ بەڵای من وەکو ئەو خەڵکەوانە وەکو کەسانیت کە پارە پاشکەفت بکەم ناتانیت بەس بخۆ بڕۆیەکە بخۆ بڕۆیەکەیە ئەوەی هەرەوەندەیە ئەی شتێکی دیکە هەیە دەبینین لە کوردستان بەتایبەت لە کوردستان مردنی گەنج لە ناکاو زۆر بووە ئەوە شەر پەیوەندی بۆ بابەتەوە هەیە کە گەنج زۆر بیر دەکاتەوە بە قورعان مردنی گەنج یعنی زانی چیە برا گەورە خەڵک یعنی لایانی دینی زەعیفە ینی گەنجەکان لایانی دینیە زەعیفە ئەو دادەنیشی هەتا سبێنێ ئاتاری دەکا و دادەنیشی پۆبجی دەکا و دادەنیشی لە دیار تۆڕە کۆمەڵاتیەکان ئەوە تەسیریاتی زۆرە دووەم خەڵک یعنی زانی چۆنە ئێستا خەڵک ئێستا تەمەشا دەکا کابرا گەنجە هەیتی تەمەشا دەکا ئەو قوبڵ ناکە یعنی مەسەن ئەو منداڵانەی کابرا کە دەگەرێتەوە سەبابەکەی باب دەبی زۆر متابعی منداڵەکانی بکاتن متابعەکەم بووتەوە متابعە زۆر کەمە زۆر کەمە دایک و باوک شۆکارە ئەرێ وڵا دایک و باب زۆر هۆکارە ئارێ وڵا ئێستا منداڵی خۆمەم لێگەڕێمەتا لەوانێتە ساری بەیانی نەخەون لە دیار دەدا فەیسبوکەوە هۆکارم ئەم بەرپرسیارم لەسەر مۆزوعە بەس من ئەگات و من ئەگەر ڕێگری نەکەم کەسکە ناتان ڕێگری بکاتن هەنی ئەوەیە ڕێگریت کردی بەڵێ ڕێگریم کردووە باشە ئێستا دێمم ئێستا قسە جوانەکە دێمەکەت بمبورم بەڕای جەنابەت دایک و باوک بۆ چاودێری منداڵەکانیان مەسەرەن ئەوەی کە باستەکە کەم بۆ تۆ لەبەرچی متابعەکە کەمە ماندوو بوونە ئێستا پیاو ئیش دەکا لە بازار ئیش دەکە ماندیە بەجەستە ماندیە بە مێشک مەماندیە یعنی ڕۆژ ئێوارە دەستۆ ماڕێ فکر دەکاتەوە دەرێ خوا دەبی سبێنێ چم بەسەر بێتن یعنی ئەوڕۆ ئیشی نەبێتن دەرەسبێنە دەبی چم بەسەر بێتن لە کۆتاییدا بێک دێر پێم بڵێ چۆن قەناعەت دەگەڕێنرێتەوە بۆ گەنج چۆن گەنج هۆشیار دەکرێتەوە گەنج وا لێ بکەین کە بیر لەوە نکاتەوە کە خۆی بکوشێت بەخوا ئێستا مش گەنجێکم سایب عایلەمە
ئەگە ماڵم داڵم پێ بەخێو نەکرێ ماڵم داڵم پێ بەخێو نەکرێ پرۆسی هاوزی بەکار ناینم یان درستی ناکەم خۆش فکر لە خۆ کوشتن ناکەمەوە خۆی گەورەکە ئەگە سرت ناشی پڕی تێ ناری تەواو هەرەوەندەیە سەرچاوبرا ئەوەی کە لە ئێستادا دەبینین گەنج هەوڵی خۆ کوشتن دەدا بەڕای جەنابتان هۆکار چییە گەنج بۆ بیر لەوە دەکاتەوە کە خۆی بکوشێت هۆکار ئەوەیە خەرک بێ ئیشە خەرک متبینی پۆبجی بووە خەرک متبینی بێ ئیشی بووە یعنی خەرک بەخۆی ئیش ناکە نەخێر بەخۆی ئیش ناکەیان ئیش نییە کاکە هەموو چاوەڕێ حازری دەکە تەبعاً باشە حازری ئەگەر نەبوو نەبوو هیچ ئەمەلیتکەی نییە هیچ ئەمەلیتکەی نییە ئەمەلیتکەی نمایە لە ژیاندا یان مۆبایلەکەی دەستی یان ناویا تاقکەیتی ناویا تاقکە چەند کوڕت هەیە دوو گەنجن بەڵێ گەنجن شیان هەیە نەخێر نەخێریشین چۆن ئیدارەیان دەکەیت بەخۆم ئیش دەکەم خۆت لەوە دوو گەنجی ئیش دەکەیت تەبعاً یەکیان کچکێ یەکیان گەورەیە تەمەنی 16 ئەوە بەڕای جەنابەت ئەو دوو گەنجە گەر ئیشەبی ئیش دەکەن باوەڕ ناکەم چاوەڕێشی ئیسراعەتر دەکا بەڵێ کەواتە بە خۆمان فێرمان نەکردینە منداڵەکانی خۆمان فێرمان کردینە بەڵێ گەنجی ئەو زمانەی ئیشی پێ ناکرێ پێی ناکرێ من شخصی خۆم 2005 لێریشم دەکرد 16 ساڵە لە بەریتانیام بەرێ لێکوانە لە بەریتانیا هاتیوە ئێستا بە سەردان هاتیمەوە لۆ 2 هەفتەی چاوت ماز دەکەم گەنج لێکوانە نایکە لەوێ لەسەر واجبە بیکە لێکوانە دەرێ حەیبە ئەمن لەوێ غەسلمەیە بۆ منە بەس لێکوانە ناتوانانی ویشەی بکەی ناتوانی پیان عیبە ینی گەنج پێی ئاساییە بێ لە ئەوروپا و لە بریتانیا و لە ئەمریکا هەموو جۆری ئیشێک بکات بەڵام لە وڵاتە بۆ نمونە ئیشی دوکانداری نەکات یان پێی عیبە بیتە شاگرد بەڕێزم ئەلێکوانە حەیبە ماری گەنجی کاور کردیە حەیبە کاسبی عیبنی هەرچی دەکەی بیکە دزی عیبە دوو لە ڕووی جەنابتان ئەوەندەی کات بە مۆبایل سەر دەکەی بڕۆ ئیش بکە ئیش هەیە لۆ سووری و قەومیت کە دێ ئیشان هەیە لۆ بە کوردەکەی خۆمان نییە باسی گەنج ببوورە کوردەکەی خۆمان تامبەڵە هەموو شینە بەڵام بەشی بەخوای سەتانەوەتی کابرا ناچار نەبیتن نایکە باسی وڵاتی جەنابتم بۆ بکەوی ئێستا تێیدا دەژی گەنج لەوێ بەو ڕادەی کە لێرە هەیە هەوڵی خۆ کوشتن دەدات ناوەڵا شتیوانە لەوێ شتیوانە نەخێر بەێ ناپیان عیبە لێن دەرەگەر عاشق ئەو کابرای دەورەمەندا گوی لە زۆری بکە گۆکەی لۆ بڕژێنە ناعاویەی احتیاجێ لەکنەوەن بەێ باشە باسی ئەوت کردوتە 16 ساڵە لە بەریتانیادا دەژیم بەڵام با باسی هۆشیاری گەنجی کورد و گەنجی وڵاتانە شوا بکەین ینی بەڕای جەنابەت گەنجەکانی ئەمە لە ڕووی هۆشیاریەوە هۆشیاریان کەمتر نییە بەراورد بە وڵاتان بە تاچیدا باڵێ لەبەرەوەی ئەزمموی خوێندەواری زۆر کەمە لێرە هەر لەگەت تەمبەلی لێ ڕاتینە لەگەت تەمبەل لێ ڕاتینە ئەو تەمبەڵیەی کە ئێستا بۆ نمونە بەشێک لە گەنجەکانی ئێمەی گرتوتەوە پێویستە چی بکرێت تاوەکو گەنج بتوانێت احتیمال لەسەر خۆی بکات لەسەر پێەکانی خۆی بوەستێت بە قورئان نازانم چی برێم کە سووری دێتن لە وڵاتی تەمەشاکە هەموو ساعی بوونە ساعی ئەمە شخصی خۆم لەوێ ئیش دەکەم ئەوەی قامەکەشمە لەوێ ئیش دەکەم خان ئەوەی قامی بەریتانیا لەوێ ئیش دەکەم باشە خانی خۆمەیە سیارەم هەیە ئەلێرەش بوومە ئیشی خۆم هەبووە ئیشم کردیە زۆر پارەی چاشم پێیا کردی بەس کابراکە نیکە خۆ بە زۆردی نییە بە زۆردی نییە تو دەبی سبەینان یەکەم دەبی سبەینان سەعات حەف بێدر لە بویشێ هەلێکوان کابرا سەعات 11 ڕوا 12 لە مارەیە 12 لە مارێ بە سەعاتێکی چ پێیا دەکا ئەوی قامەی کە ئەو بەڕێزەیەتی ئەوە پاسەپۆرتە وڵاتی بەریتانیایە گەنجی واشێ بۆ نمونە بۆی کە ئەو پاسەپۆرتە بەدەستبێنێت ناگا بەوەی کە ئەو پاسەپۆرتە بەدەستبێنێ هەوڵی ئەو دەدا کە خۆی بکوشێت خۆکوشتن ئیسوادی لێ ناکەی خۆکوشتن هەر زەرەری خۆتە خۆکوشتن چارەسەر نییە برێ خۆم دەکوشم و تەجروبەیەکی جیاوازترت هەیە لەو گەنجانی کە لە وڵاتەدا دەژین بە دوو دێر پێم بڵێ چی بۆ گەنجانە دەڵێ وەڵی ئیش بکەن و حەوڵدەن ژیانێک لە بە خۆیان دروستکەن چکات مۆبایل و پۆبجی و خاستەنە و
یاریە لە کتونشانە هاتیە ئیسفادەی نییە زەری گەنج خەریکی ئەو شتانەیە وەڵی خەریکی بۆن منە نیو ساعتێک دەیکات بەرێ بە تاچیت زۆر سپاس دەکەم دەگەڕێمەوە لای جەنابەت وتت کوڕەکانی من لە حازرە چی لێ ڕاهاتون ێ باشە بۆ فێریان ناکەی کە چاوێن لە دەستی تو نەبیت کاکە خۆی لێ تووڕە دەکەی تووڕە دەبی خۆی لێ تووڕە ناکەی ئیشت لۆ ناکە یعنی درت نایە وەچی جاران نمایە یعنی بڕک بەراشکای لەگەڵ ئەلکتریک قسە بکەین ئەو درنەهاتنی بەشێک لە بابەکان نەبوو کە منداڵەکانی وا دەست خەتای مەشە خەتای مەشە زیلی ما ئەمن عمرم 12 سال بووە ئیشینانەوەی دەکەم هەتا ئەو دەقەی دەست چاوم لە دەست بابەت خۆشی دەویستی بەڵام بابەت ڕەنگە ویستیبی لەسەر پێی خۆت بوەستی بەڵام ئەو خۆشەویستی کە بەشێک لە باوکو دایکان بۆ منداڵەکانیان هەیە وای کردووە کە دەست و پێسپی بن ئیدیار چاوێنە دەستی داکو بابی وایە ئێستا کە هەمویان چاوێن لە دەستی داکو بابیتیان باشە لە بەرنامەدانیە کە وای لێ بکەی بۆ نمونە بیر لۆ بکاتەوە خۆی بژێنێت با لە بەرنامەمدایە ئەمن بە خۆم ئێستاکە حالیان لە تورکیا دەژیم 4 سار و قسوورە لەوێن دەردەژیم عملەی نەکتور وڵاتێک لە تورکیا دەژیم 4 سار و قسوورە لەوێن دەرم بە منداڵەوەیان بەتەنە لەوێ دارەوەش لەوێن دارانم بەرێ لەوێن دەریش ژیانم زۆر خۆشە هیچ عیبمان نییە بەس ئەلێرانە دەرەمە کوڕەکەم بڕۆ ئەوی شێ بکە یعنی بەتر سۆ دەوێ بچیتن دەیکاتە لە تەمەنێکی گچکەوە ئیشی نەکردووە ترسی لە ئیشکردن هەیە ناوێت لە سەرپەیەکانی خۆی بوەستێ باوکێکی بەڕێزی وەکو جەنابتی هەیە هاوکاری دەکات بەڕێزم قەوسەکەم دێ زروفیمە لەگە ئەو زروفی ئەو زمانەی فەرقەکی زۆری هەیە برادری جاران نمایە یعنی هەموو شتێک چت بێ مستعیل نییە لە هەموو شتێکی خراپە زیاتر ئەمە لەوەی دەترسی تووشی ئیشی خراپە بیتن وەکو دەرمان وەکو شتی خراپ برادری خراپ یعنی زیاتر ئەوانە کە خۆیان دەژون مدبوینی ئەو عەبوو دەرمانەی بووینە ڕۆژانە مەلە لە میدیایەکان دەبینین بە خەرک دەگیرێ لەسەر دەرمان کوشتن دەدەن خەریکی بەکارهێنانی مادی طبعا سەتا عەفتای لە بێ ئیشیان تووشی ئەو دەرمان و شتەی دەبن ئەمن ئێستاکە مارم لە مامزاوەیە لۆ ژوە دەرم ناوی جێیەکەش دەرێم سەتا عەفتای گەنجەکان عەبیان لە بەخشیەوە دەخۆن لە بێ ئیشیان پڕەداتە عەبی کە عەبی خوارد ئاگای لە من و لە تو شەخصیات نامینێ ئاگای لە کۆمەلگا نامینێ چی بکەین ئەو گەنجانێک کە ماون ئەوانیش تووشەوە بەڕێزم گەنجەکانمان ئیبداعیان نییە نەخێر کەس ئیبداعی نییە لۆف شخصیت کە ئیبداعەچیە دوکانێکی کچکۆکە دادەنێ خۆی و عایلەکەی بەڕێوە دەبا لۆ فەرقی ئەو گەنجە و ئەو گەنجەی چییە فەرقەکەی ئەوەی ئەو ئینسانێک کە چاوەڕێ ئازری دەکە خەتای داک و بابەکانە ١٩٠ خەتای داک و بابەکانە منداڵەکانیان وا فێر کرد وەڵا چیان پێ برین ئەو هەیان تربیەت داینە بەس تربیەتەکانیان بگۆڕن بەرنامەکانیان بگۆڕن کە ئەوەی لەسەری هاتی غەڵەت بووە سەقەت بووە بەرنامەکەت بگۆڕە بزانە چی ئیستیفادەی عایلەکەت کۆمەلگایەکەت دەکە پرۆگرامەکەم تایبەتە بە لە ئێستادا دەبینین کۆمەڵێک گەنج دەگەنە ئەو ڕادەیە کە هەوڵی خۆکوشتن دەدەن خۆکوشتن لە ناو گەنجان زۆر بووە باشە جەنابی شت گەنجی وا بزانم جارێکی تریش لە بەرنامەیەکی تر قسەت لە بۆ من کردی بەلەم لەگە کرایە ناو مەعرەزان بەخۆم کارتفرۆشم عربانەم هەیە و بە شانازیەوە ئەڵان گەنجەکانی ئێستا زۆربیان نارم هەمویان بەشێک لەو ئەوانە مادەی بەکاردێن مادە حەب کریستال کۆکاین ئەوانە تازە دەمەکانت کە ناو تەکسی بوو باندێک گیرا بوون لە سلێمانی لەسەر چ وەرە وەڵڵا ژناکەت بدیت بە شەرمت لێ دەکرد وەڵڵا حیجاب بەس چاوی دیار بوو تیرۆر گەنجێکی وەچی منی تێدا بوو وەڵڵا ٩٨ بوو ئەم بەخۆم والی ٩٨م 24 سارم وەڵڵا وەبیلا وەتلا لەو دەقەیدا درم خۆشتر نییە لەو خۆشە درم خۆشە هیچ عیبم نییە نا دەرمانی بەکاردێنم نا چتی بەکاردێنم الحەمدولillah لەو خوای بەزاد ئەم مۆبایلم شکایە باس ئەوە لە سەعارەبانەی لێم بەربووە هاتمە چاکەمەوە ساحب تەکسەکە لێ پرسیم پارە لە چێ بووە تو سادەکەیەوە
خۆم پارەم هەیە و لۆ خۆم دەچم بەدری خۆم دەکەم بە کەیف خۆم دەکەم وتی لۆ لە بابت وەگرتیا هەرڕاست زۆم پێ تێکچوو لە بۆی ئەمن لە 2009 وەڵا زووتریش ئەمن ئیش دەکەم وەڵڵا وە بلاوت لە ئیشی مەڕیم کردیە مەڕم دابەستیە چوومە مەدانە کامی نایتە خوارە وەڵڵا وە بلاوت لە سوندل لەسرە من نییە ئالانش بەفکرم دێ 2010 مانگی ڕەمەزانێ 2010 وەڵا بە ڕۆژی بووم منداریش بووم ڕۆژیم لەسەر نەبوو بە ڕۆژی بوو ئالانش بەفکرم دێ وەزانم دوونێ و پێریە کایەکم لۆی ناخوارێ دووتەنی کامی ناخوارێ ماندی بووم گۆم کاکۆ یەک قزی سعات دەکەم ئەوزە دەست بە ئیشێ دەکەمەوە کابرا بە ڕۆژی نەبوو تو لۆ ئاوی ئەم وەرە وەرە چ دەکەیت چ دەکەی ئەمن وێ کاسبی دەکەم باز ڕۆژەکەشیم نافۆتێن لەو خوای بە زیاد بی ئەو بەرکەم ئەو بەرکە هەموو ئارەق و نیوتانی خۆمە ئالان دەتانم لێرە ئاگرێک تێبەردەم برێم بابا پارەم ئاگر تێبەردان نارێلو خۆت پەیدات کردی بە خۆم ئارەقە و نیوتانی خۆمە ئاگری تێبەرمەدە ئیشاڵڵا بەرکەکان لۆ نمونە باشە بە کورتی پێم بڵێت چی بۆ گەنجانە دەڵێ کە ئەگەر ئیش ناکەن لە جیاتیەوەی بۆ نمونە دڵی داک و باوچیان تۆڵ نەکەن بیر لەوە نەکەنەوە کە خۆیان بکوژن ئیش بکەن یاخود هۆشیار ببنەوە با بەشداری ئەو خولانە بکەن کە گەنج هۆشیار دەکاتەوە بە کورتی لە نێوان دوو کەوانە پێم بڵێت چیان پێ بڵێ هیوادارم کەسێکی ڕۆشنبیر کەسێک لە عیلەکەیان لۆ نمونە داکی لۆ نمونە خوشکی بابی هانی بدا ئیش بکە هانی ئەوە تازە مقابلەکەی بکە دوو گەنجەک و بەتەمەنێک بوو باسی مامزاویان کرد ڕارە باسی مامزاوە لۆ بکەم باسی گەڕک ناکەین ئەمە باسی گەنج دەکەین حەقمان چ دەقەومێ لەوێ سعات دەی شەوێ بڕۆکم مەکتەبەکان گۆریەی بەکاردێنین گۆریە بەداخەوە ئەمە تێ بۆ گەنج هیوادارم بیر لە ئەوەی مەکەنەوە داک و بابیش هۆکارن هۆکارە کو هۆکارە وەرە پێش گەنجۆ ئەمن لە تەمەنی وەی بووم لە تەمەنی وەی ئیشە حیوانم دەکرد داکم والله ئەلانش بەفکرم دێ لێی دا گوتی ئیشێ مەکە گۆم ئیشێ دەکەم ئەلانش لۆ گوتی ئیش دەکەم لە بۆەوەی ئەمن ئەو بۆ منداری خۆشیم لە خۆ کرد ناخۆشی خەم و خەفەت گریە والله وەبلاوەتی لە 2016 لەکم مەتار کارتم دەفرۆش والله باران بەخوات داهاتە خوارە گریان لە چاوم داهات خۆش ئەمن هیوادارم داک و بابەکان لە ئێستاوە لەو تەمەنێ هانی بدا وەش گەیشتە تەمەنی من گەیشتە 24 ساڵ 20 ساڵی هانی چ دەداتن کوڕی وای ئەوە باهان درێتن بابی ئەوتە بابی لەگەر باهانی داتن لۆیشێ دەست خۆش زۆر ئێشەوەی کۆتایی بە پرۆگرامەکە بێنم ئەوەی کە زۆر گرینگە لە پرۆگرامی ئەمڕۆدا بیڵێمەویش ئەوەیە داوا لە دایک و باوکان دەکەم بەتایبەت ئەو دایک و باوکانەی کە کوڕ و کچی گەنجیان هەیە تکایە ئاگاداری منداڵەکانتان بن با کاسبی نەبێت با ئەو بارودۆخە خراپەی کە لە ئێستادا کاریگەری هەبووە لەسەر هەمومان بەردەوامی هەبێت بەڵام مەهێڵن گەنجەکانتان ببێ بە قوربانی هەندێک شتی لاوەچی کە کاریگەری دروست کردووە لەسەر دەرونیان گەنج تا بەیانی لە دیار مۆبایلەکەی دانیشتووە و دەبینی بۆ نمونە فلانە گەنج جیکلاسێکی پێەیە کەچی ئەو ناتوانێت پایسکلێکش بکڕێ ئەوە وا دەکات کە کاریگەری لەسەر دەرونی هەبێت و ڕاستە و خۆ بیر لەوە بکاتەوە ئەگەر هەرچۆنێک بێ بگا بەو حەزانەی کە هەیەی بەڵام سەرنجام کە نەگەیشت بە حەزەکانی ئیدی کۆتایی بە ژیانی خۆی بەیانێت بەڵام ئەوەی کە زۆر گرنگترە لەوە ئەگەر پارەشت نەبێ نانیشت نەبێ بیخۆی بەڵام گەنج نابێ بگاتە ئەو ڕادەیە کە تاو کۆتایی بە ژیانی خۆی بێنێت ئێمە دەبێت گەنجەکانمان وا فێر بکەین هەوڵ بدەن لەسەر پێی خۆیان بوەستن ئاخیر بەڕێز کە لەو پرۆگرامی مندا قسەی کرد وتی باوکو و دایکەکان هۆکاری سەرەکیەوە بابەتەن لەبەرەوەی دەبێ ئەو منداڵەی کە هەیەە لە تەمەنێکی بچووکەوە وای لێ بکەن لەسەر پێیەکانی خۆی بوەستێت و پشت بە خۆی ببەستێت
ئەگەر وابوو دەبێ بە خاوەنی پارە و ئیشی خۆی و هەرگیز بیر لەوە ناکاتەوە کە ڕۆژێ لە ڕۆژان هەوڵی خۆ کوشتم داد. ئەمنە زۆری براهیمم پرۆگرامی ماچی دیمەنی ئەمجارەشم پێشکەش کردن هیوای دوا ڕۆژێکی گەش بۆ هەموو گەنجانی کوردستان دەخوازم بەبێ جیاوازی. هیوادارم گەنجەکانمان هەمیشە لە هەوڵدان دابن تا پرۆگرامێکی ترە شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ.